بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین و وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین کە ئەمڕۆ بە میوانجاری کاک سامان عادل توێژەری کۆمەڵایەتی کە بشێکی ڕاستەوخۆ لە کەلارۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک سامان، سواز بۆ ئامادەبوونێت، سواز بۆ بەشداریکردنت. ئەمێت یەکەم پرسیارم بەم جۆرە بێت کە ئێمە باز لە فۆبیای کۆمەڵایەتیدا دەکەین، ئەمێ سەرتا ئەم دەستەواژەیە لای هاوڵاتیاندا ڕوون بێت. سەرتا فۆبیای کۆمەڵایەتیدا چیە هۆکارەکانی چین کە لە تاکێکدا دروست دەبێت؟ زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە و خۆ بە خوشحاڵە زانم کە لە ئەم بەیانیەوە لەگەڵتان بەشدارە بم. بەڵێ ئەوەی ڕاستی بێ ترس بە شێوەیەکی عام لە کۆمەلگای وجودی هەیە و ئێمە توانین لێرە لەبەرەوەی کاتی بەرنامەکە کورتە توانین بە کورتی بەبوختی تیش بکەینە سەر ڕەهەندەکان و لایەنەکانی ترس یاخود فۆبیا یاخود فۆبیا کۆمەڵایەتی. ئەوەی ڕاستی بێت ترس توانی دابەشیکەین بە دوو جۆر کە بریتە لە ترسی ئاسایی و ترسێکی توان بڵێن نەخۆش یا نەخۆشی کە کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەلگا دروستەکە. ترس ئاسایەکە ئەوەیە کە مەگەر ڕۆژانە ڕوبەڕووی گرفتێکە بینەوە، هەر گرفتێک لە گرفتەکانی ژیان بێ گریمان خوێندکارێکە کاتی تاقیکردنەوەی هەیە ترسیە لە کەوتن، ئەمە شتێکی ئاساییە. بەڵام ئەگەر کەسێک لە ماڵی خۆیان بێت و لە کەشوهەوایەکی چۆن بڵێن سەیفتیە بێ، ئارامە بێ و لە هەمان کاتشا بترسێ، ئەمە بێت ترسێکی نەخۆشی. ئەگەر بێت و باسی ترسی کۆمەڵایەتیش بکەین یاخود فۆبیای کۆمەڵایەتی، ئەم وشەیە بەڕاستی هاتوودنەوە فەرهەنگی کوردیەوە واتە تۆقین یا ترسێکی گەورە خۆی بینێتەوە لەوەی کە یان توانین بڵێن پێناسەکەی بریتە لە فشارێکی دەرونی بەهێز یاخود دڵەڕاوتێکی بەهێز کاتێک کەسێک ئەگە بێوێ ڕوبەڕووی ئەو بابەتە ببێتەوە کە ئەوێ پێشکەشی بکە بۆ نمونە یا ئەوێت ئەنجامی بدە. بۆ نمونە کەسی وا هەیە ترسی هەیە لە قسەکردن لە چۆن بڵێن لە بەرنامەیەکە یاخود لە بەرامبەر کۆمەڵی خەڵک یا لە سیمینارێکە یان لەوانەیە قوتابیەک ترسی هەبێ لە ئەنجامدانی تاقیکردنەوە، لەوانەیە حەز نەکا کەسێک پێی بزانێ ئەم خەریکی وەڵامدانەوەی پرسیارەکانە. تەنانەت کەسی وا هەیە یاخود فەرمانبەری وایە ترسی هەیە لەوەی کە ناوێ کاتێک ئەریزەیەکە نووسێ، کاتێک بابەتێکە نووسێک کەسێک لە چاودێک بوەستێ یاخود ئاماژە بە نووسینەکەی بکە، کەواتە ئەمە ترس لە بچووکۆ دەست پێکە تاوکو گەورە. ئەگەر بێت و باس توێژینەوەیەک بکەین لە ئەمریکا کراوە بەداخۆ لای خۆمان بەو شێوازەنیە توێژینەوەکان تاکو بتوانانی پشتی ببەستین یاخود ئەتوان بڵێم هەر نییە. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توێژینەوە کراوە لەسەر ترس کە ترس چەند جۆرێکی هەیە و 10 جۆریان هەڵبژاردووە. بۆ نمونە ترس لە ڕوبەڕووبوونەوە لە جەماوەر، ترس ڕوبەڕووبوونەوە لە چۆن بڵێن حەشەرات یاخود لە تەیارە، لە سواربوونی قەتار، بەم شێوازانە. لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ترسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جەماوەر یاخود قسەکردن بۆ جەماوەر بە پلەی یەک هاتووە. بەڵێ کاک سامان، ئێمە زۆر گوێبیستی ئەو بووین کە تاکێک ئاماژە بۆ دەکات ئەڵێ فۆبیام هەیە لە بەرزایی یاخود فۆبیام هەیە لە جۆر ئاژەڵێکی دیاریکراوە. بەڵام لێرە دەک ئێمە باز لە ترس یاخود فۆبیا دەکەین لە کۆمەڵایەتی. فۆبیای کۆمەڵایەتی ئاماژەی پێەکەین دەکرێت تاکێک لە یەکەم پێشکەشکردنی سیمیناری بێت یاخود یەکەم ڕۆژی کارکردنی بێت، یەکەم ڕۆژی ئەو بێت تێکەڵ بە جۆرە مجتەمەعێکی تازە بێت، تێکەڵ بە کۆمەڵ خەڵکانێکی تازە بێت. ڕاستەخۆ ئەم فۆبیا کۆمەڵایەتی دا بۆ دروست بێت یاخود ئەو ترسەی کە هەبێت ئاماژە بۆ بێت کە ئەم کەسە تووشی فۆبیای کۆمەڵایەتی بووە؟ بەڵێ ئەمە ئەتوانی باسی هۆکارەکان بکەین. ڕاستەکەی یەکێ لە هۆکارە سەرەکیەکان یاخود هۆکارێکە گوتانی ئاماژەی پێ بکەین هۆکاری ژینگەییە یاخود ئەو بناڵی کە لەو ژینگەی پەروەردا بێ دواترە بێتە کەسێکی وەکو خۆمانێ ینی وەکو خۆمان کە ئەبێتە کەسێکی پێگەیشت و ئەمە لە ژینگەیەکی تا بڵێ ینی بە ژینگەیەکی توندوتیش پەروەردەکراوە نەیان هێشتووە تعبیر لە ناخی خۆی بکە. ئەمەیەکێ لە هۆکارەکانە. هۆکاری تری بایۆلۆجی هەیە، ئەتوانی بڵێن ینی چۆن بڵێن تەفاعولاتی مێشکی لەناو ینی ئەو کاریەکانی کە لەناو مێشکە ڕۆدا ئەگەر خەلێکی تیا بکەوێت ئەمە تا ڕادەی لایەنێکی تۆبیە حەز ناکەم زۆر ئاماژەی پێ بکەم. بەڵام بۆ ژینگەیەکەی ئێمە وەکو توێژەری کۆمەڵایەتی دەتوانین ئیشی لەسەر بکەین و یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە ئەو کەسە بە مناڵی نیان هێشتووە تعبیر لە ناخی خۆی بکە و چەپاندنیان بۆ دروست کردووە
ئەم گرفتە لەگەڵە گەورە بوو هەتاکو ئێستا لەگەڵێتی و ئێستش ناتوانە ڕوبەڕووی جەماوەر ببێتەوە. لە خاڵێکی تریشە بەڵێ بەردەوام بە کاک ئەم ترسە کۆمەڵایەتیە ئەم ترسە کۆمەڵایەتیە ئەتوانین بڵێن یەکێ خاڵێتتر لە هۆکارەکانی بیرروبۆچوونی کەسەکەیە واتە ئێمە بیرروبۆچونمان پرسپێکتیڤمان ڕۆیامان وامان لە کات کە ئەو خاڵە لە لامانە دروست بێت هەر لە توێژینەوەیەکی تر کە لە ئەمریکا کراوەڵێ 15 ملیۆن تاکی ئەمریکی ئەم حاڵیان هەیە کە ناتوانن ڕوبەڕووی کەسانی دەوروبەر ببنەوە یاخود ناتوانن لە بەرامبەر کۆمەڵی کەسە وتارێک بدەن بتوانن تعبیر لە ناخی خۆیان بکەن. ئێمە گەر وڵاتی وەکو ویلایەتە یەکگرتووانی ئەمریکا وەکو نمونە وەرگرین کە چەندێک پێشکەوتووە ئەی ئاخۆلای خۆمان ئەم بابەتە چەندێک کاریگەری هەبێ لەسەر تاکەکانی کۆمەلگا و بەداخەوە ئەو کەسانی کەم حاڵەتیان هەیە لە کۆمەلگای خۆمان پەنا نابنە بەر چارەسەر ینی خەڵکێ شارەزای لەم بوارە چ توێژەر بێت چ دکتۆر بێ یا کەسێکی ڕۆشنبیر بێ پەنا نابەرە بەر ئەوەی کە چارەسەر وەربگرێ و خۆی نەجاتدا خۆی قوتاردا لەو حاڵەتە ناخۆشە. بەڵێ باس لە فکر و بیری ئەو کەسە کرد منەمێ بزانم ئایا تا چەند ئادەی ئەو تاکە لەگەڵ ئەوەی کە ڕووی ئەی بەرامبەر لە جۆر بە جۆرەکاندا پەیوەندی هەیە بە فۆبیا کۆمەڵایەتی لە هەمان کاتە لێردا خێزان چۆن ڕۆڵ دەبینن خێزان لێردا پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بۆی کە ئەم تاکە بیری بەم جۆرە بێت یاخود هزری بەم جۆرە بێت لە هەمان کاتە توش بێت بە فۆبیای کۆمەڵایەتی. بەڵێ خۆی بەگشتی خێزان یاخود هۆشیاری ئەم بابەتانە کاریگەری لەسەر تاک دروستەکە و لە هەمان کاتیشە کەسەکە ئەگەر بیرروبۆچنی خۆی نەگۆڕێ لەسەر ئەم دیاردەیە بەردەوامە بێ. ئێمە بۆچی باسی بیرروبۆچنمان کرد چکە یەکێک لە حاڵەکانی چارەسەرکردنی دەرونی بریتە لە CBT واتە Cognitive Behavioral Therapy ئەمەوە لە تاکەکانەکە کە بیرروبۆچنیان لە باشەوە بگۆڕن بۆ ببورە لە خراپەوە بگۆڕن بۆ باشە واتە لە نێگەتیڤەوە بۆ پۆزیتیڤ کاتێک کە کەسێک فۆبیای کۆمەڵایەتی هەیە قەنەعەتی بەخۆی نییە کە بتوانێت بابەتێک پێشکەش بکە واتە سقی تەواوەتی بەخۆی نییە و ئەو شتێک کە هەیەی ترسی لەوەیە کە بەرامبەرەکەی لەوانەیە گاڵتەی پێ بکات یان بە جۆرێک لە جۆرەکان وە بیر بکاتەوە کە ئەم وەکو بەرامبەرەکەی نییە واتە خۆی مقارناکە بە کەسێک کە زۆر لەم توانای زیاتر لە وتاردان لە قسەکردن لە ڕوبەڕوونەی کۆمەلگا لە وەڵامدانەوەی پرسیارکردنە کە لە ئەنجامی خۆ مقارنەکردن و ئەو بیرروبۆچوونانی کە لە مشکی خۆیاتی وەکو سقە بۆ خۆ ینی سقەی بەخۆی نییە وا لە کەسەکەکە کە نەتوانێت بڕیار بدات ئەمیش وەکو کەسی ئاسایی تعبیری ناخی خۆی بکات یاخود بڕاتە سەرستەیج و لە پشتی مەنەسەوە وتارێک پێشکەش بکات کەواتە لێرە بیرروبۆچوون هۆکارێکە لە هۆکارەکان واتە ڕوئیای کەسەکە یەکێک لە هۆکارەکان و خێزانی ناتەندروست بەڕاستی یەکێک لە هۆکارەکان کە هەر لە مناڵیەوە ئەم کەسە تووشی شکانەوە بووە تووشی چەپاندن بووە نیانهێشتووە تعبیر لە ناخی خۆی بکات و بە کەمیان زانیوە کەواتە خێزان و بیرروبۆچوونمان بریتین لەو هۆکارانی کە باسمان کرد. کەواتە دەکرێت تاکێک لێرەدا متمانەی بە خۆیدا نەبێت چتە قەڵبی ئەوەی کە تووشی ئەم ترسە بووە لە هەمان کاتدا بەشێک لە کەساندا لە نێو کۆمەڵە کەسانێکدا بێدەنگی هەڵدەبژێنن بەرامبەر بە هەر بارودۆخێکدا ئەمان بێدەنگ دەبن. ئایا ئەمانش ئەگەری هەیە دەوروبەر بەم جۆرە لێکی باتەوە بڵێت ئەمە گرفتێکی دەرونی هەیە یاخود ئەم کەسە تووشی ئەم ترسە بووە بۆیە وا ناتوانێت تەنانەت ڕای خۆشی دەرببڕێت لە نێو کۆمەڵێکدا. خۆی هەر لەسەر ئەو قسەی کە بەڕێستاوتان هەر تەنانەت لە وشەی گرفتی دەرونی کەسەکە ینی کەسەک یاخود کۆمەڵگا بە عام فۆبیای بۆ دروستەوێت ینی گریمان تاکێک فۆبیای هەیە لەبەرەوەی دەست بۆ چارەسەر نابە لەبەرەوەی کە ترسیەوەیە کە خەڵک پێی بڵێن ئەم کەسە دیارە گرفتێکی کۆمەڵایەتی گرفتێکی دەرونی هەیە بۆیە سەردانی کلینیکێکی کردووە سەردانی عیادەیەکی دەرونی کردووە کەواتە خودی وشەکە بۆ سەر تاکەکانی کۆمەلگا کێشەیە لە نەتیجە چی ڕۆداد ئەم تاکە هەڵەسێ بە هەڵبژاردننی بێدەنگی و چەپاندنی کۆی ئەو زانیاری و معریفەی کە لە ناخی خۆیان هەیە نەتوانێت دەری ببڕێت و وەکو تاکێکی کۆمەلگا بە شێوەیەکی بێدەنگ مێنێتەوە و نەتوانێت ناخی خۆی دەربڕێ کەوا بوو ئەم تاکانە ئێمە توانین بڵێن
لە ڕێگەی ئەم بەرنامە وەکو هۆشیاریەک ئەگەر هەر بەڕێزەگوی لێمان بێتوانێت ئەگەر ئەم خاڵانە لە خۆیان بەدی بکات دەست با بۆ چارەسەر و پەنا با بۆ کەسێکی شارەزا یا توێژەرێکی کۆمەڵایەتی یاخود دکتۆرێکی دەرونی زۆر ئاسایە چونکە ئەم بابەتانە ئێمە زۆر جار خەڵک ترسی لەوە هەیە کە ئەگەریکە گرفتێکی یەک ئاریشەیەکی دەرونی هەبێ پەنا بۆ دەرمان بە یاخود دکتۆر دەرمانی بۆ بەکاردێنێ بەڵام خۆی لە ڕاستیەوە نییە چونکە هەنێک حاڵەتەیە ئەوکو لە سەرەتا وتمان پەیوەندی بە بیر و بۆچوونە هەیە ئێمە کۆمەڵە خەڵکێکی شارەزامانەیە توانن ئیش لەسەر بیر و بۆچوونەکان بکەن ئەگەر کەسێک بیر و بۆچوونێکی هەڵی لەسەر خۆی هەبێ لە ڕێگەی دیالۆگەوە لە ڕێگەی خزمەتگوزاری دەرونی بە گفتوگۆ توانێت چارەسەری بکات لەسەر ئەو قسەی بەڕێستان بۆ تاکی کۆمەلگا بێگومان تاکی کۆمەلگاش ئەگەر بێت و لەسەرم حاڵەتە بەردەوام بێ ناتوانێت ناخی خۆی دەربێت چ جای ئەو کەسە کەسێکی زۆر شارەزا بێ ئێستا بۆ نمونە کەسمان هەیە لە ناو کۆمەلگایە کتێبی زۆر خوێندوێتەوە ینی توانایەکی باشیە لەوەی کە بتوانێت خزمەت بە کۆمەلگاکەی بکە بەڵام لە پەنای ئەوە ینی لە ڕاهەندێکی ترەوە ترسی کۆمەڵایەتی هەیە ناتوانێت دەری ببڕێت ئەترسێ لەوەی کە ڕوبەڕووی ڕەخنە بێتەوە یاخود کۆمەلگا بابەتەکەی ئەمیان بەدڵ نەبێت بەڵێ ئەوەی کە لێرە ئەمێ زۆر باسی لێوە بکەم یاخود وەڵامەکەی وەربگرم کە لە قسەکانی کۆتاییدا ئەمەژە بۆ کرد کە گەر بێت و هۆشیاریشی هەبێت بەرامبەر بارودۆخە جیاوازەکان یاخود بەرامبەر بە هەر بابەتێک نەتوانێت دەری ببڕێت ئایا ئەمە ئەگەڕێتەوە بۆی ئەم کەسە ئەم ترسەی هەیە کە دەوروبەر تانەی لێ بدات یاخود قسەکانی بەگاڵتە پێکردن وەربگرن یاخود بە تەواتی قسەکانی وەرنەگرن دەکرێت ئەم دۆخە لەم کەسەدا هەبێت بێگەڕێنەوە بۆ ئەوی کە ترسی لە دەوروبەردا هەیە بەڵێ ینی تۆ مەبەست وەکو چارەسەرە ئەمە لە دوایە بینە سەر چارەسەرەکان بەڵام لێرەدا گەر کەسێک ناتوانێت ڕای خۆی بە تەواتی دەرببڕێت یاخود بە تەواتی بابەتێک بزانێت زانیاری تەواتی لەسەریدا هەبێت ئایا لە تانی دەوروبەر دەترسێت یاخود لەوەی کە دەوروبەر قسەکانی بەگاڵتە پێکردن وەربگرن ئەمەیە کە زۆر گرنگە بنەمێ وەڵامەکەی وەربگرم بەڵێ منە توان بە نمونەیەکی بچوک دەست پێکم تاکو نمونەیەکی گەورە ینی بەسەتری نمونەوەیەکە کەسی وایە کە لە ناو دانیشتنیەکە دەست بۆ خواردن نابات کاتێک کە خواردن دانرێ ترسی لێوە هەیە دەست بۆ خواردنەکەم کە یەکەم جار ئەم دەستی بۆ بووە بۆ یەکێکە خۆی خاتە ناوەڕاست خۆی خاتە ئەخیرەوە لە ئەخیرە دەست بۆ خواردنەبە ئەمە بەسەترین فۆبیای کۆمەڵایەتیە هەتاکو ئەوی بگاتەوەی کە کەسێک لەسەر شاشەیەک یاخود لە بەرچاو سەدان کەسە وتارێکدا کەواتە هەر لە بچووکۆت هەتاکو گەورەکەی ئەم ترسە لە تاکەکانی کۆمەلگا هەیە بەڵام هەرێکی بە شێوەیەک ئەگەر تۆ بتەی وەڵامی ئەوە دەستکەوێ بەڕاستی پێویستی بە ڕیسێرجە پێویستی بە بەحسێکە کە لەسەر کۆمەلگای خۆمان بکرێت چونکە من باسی لێکۆڵەوەی کۆمەلگای ترم کرد بەڵام نابێتە سامپڵ و نمونە بۆ کۆمەلگای خۆمان تاکو و بتوانین ئەو زامانە دەستنیشان بکەین و چارەسەری بکەین لێرەدا ئەوەی زۆر گرنگە ئاماژەی پێکەین منداڵە ئایا پەروەردەکردنی منداڵ بە هەر جۆرێک بێت ئەگەر یەوەی هەیە ئەو منداڵە تووشی ئەم گرفتە بێت یاخۆ تووشی فۆبیای کۆمەڵایەتی بدا بێت کە لە نێوان خێزانەکەیدا بەتایبەت لەلایەن باوانیەوە سەرکۆنە بکرێت بشکێندرێتەوە دایمە بێجان بکرێت ئەمە ئەگەری هەیە پەلبکێشێت بۆی لە تەمەنە جیاوازەکانی قۆناغەکانی ژیانیدا تووشی ئەم ترسە بێت بێگومان وەکو لە سەرەتاوە باسم کرد خێزانی تەندروست تاکێکی تەندروست پەروەردەکە خێزانی ناتەندروست وەختە گرفتیان هەبێ لە ڕووی تەندروتیژیەوە لە ڕووی نەگونجانەوە ئەمە لە ئەندامانی ناو خێزانەکە کە بێگومان نتوانن یەکێ لە گرفتەکانیان تاوان گرفتی تریان هەیە بەڵام یەکێ لە گرفتەکانیان نتوانن تعبیرە ناخی خۆیان بکەن یاخود کەسایەتێکی تێکشکا و گۆشەگیریان لێ دروست بێ کەواتە خێزان هۆشیاری خێزانی زۆر گرنگە بۆ کۆمەلگای خۆڵان بۆ سەرجەم کۆمەلگایانی بوونەوە لە هەر کوێ بێت پێویستی بەم ڕێنمایانە هەیە کە ئەمڕۆ لە تەوەر و لە بەرنامەکەی بەڕێستانە ئاماژەمان پێکرد کەوابوو خێزان ڕۆڵ یەکەمی هەیە وەکو چۆن قوتابخانە یاخود دەستگایەکی کۆمەڵایەتی تر کاریگەری هەیە لەسەر تاکەکانی کۆمەلگا بەڵام خێزان بە دەرەجەیەک دێت و لە هەمان کاتێک کەسی وا هەیە لە ناو خێزانێکە پەروەردە بووە ینی کەسایەتیان تێکشکاندەوە بەڵام کە خۆی گەورە بووە
گێتە تەمەنێک قەنەعەتی بۆ خۆی پێیا کردووە ئەو بەستەڵەکەی شتاندووە ئەو بەستەڵەکەی کە بۆیان دروست کردووە لە مناڵیوە دوای 20 ساڵ دوای 25 ساڵ ئەو بەستەڵەی شکاندووە بە پێچەوانەوە بوو بۆتە کەسێکی وتاربێژ بۆتە مدەڕەب توانێتی دەیان کەس و سەدان کەس پەروەردە بکات کە بڕوایان بە توانەکانی خۆیان هەبێ. بەڵێ لێرەدا کۆرۆنا ڕۆڵی هەبە بۆی کە تاکێک تووشی ئەم ترسی کۆمەڵایەتیدا بێت بۆ منە تاکێک ترسی لەوەی هەیە تووشی ڤایرۆسی کۆرۆنادا هەبێت تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت تێکەڵ بە کۆمەڵە خەڵکانێک نابێت یاخۆت هەمیشە خۆی دوورە پەرێز دەکات و بۆی ئەڵێ تووشی ئەم ڤایرۆسە نەبم ئەمە ئەچێتە قاڵبی ئەوەی کە ئەم کەسە فۆبیای کۆمەڵایەتی هەیە دەچێتە قاڵبی ئەوی توش ببێت بێگومان چونکە وەکو ئەو توێژنەوەی کە باسم کرد لە ئەمریکا کراوە دەیان جۆری هەیە لە ئەو ترسانەی کە بریتە لە ترس لە سواربوون لە تەیارە ترس لە حەشەرات ترس لە ئاژەڵان یاخۆ ترس لە وەکوتم ڕوبڕوونەی کۆمەلگا یاخود وتاردان کەوابوو ئەمەی کۆرۆناش هاتە سەری کە ترس لەوە بوو کە تاکەکانی کۆمەلگا دوورە پەرێز بلێت ینی کەسێک ئێستا ئەگەر وتارێکی هەبێ بۆ 100 کەس ناتوانێت وتارەکە بدات بۆ ترسی ئەوە هەیە ڤایرۆسی کۆرۆنا لەو قاعەیە هەبێ لەو شوێنە هەبێ کەوابوو ترسی بۆ دروستە بێت و گۆشەگیرە بێت و لە ماڵە مێنێتەوە بۆ بەس ئەم ترسە ئەتوانم ئاماژە بە یەک شتی بکەم کە ینی بەسەر کۆمەلگا و تاکی کۆمەلگادا سەپێنرا واتە شتێک نەبوو لە ناخی خۆمانەوە هاتبێتە دەرەوە بەسەرمانە سەپێنرا کە هەمومان نەماتوانی لە ماڵ دەربشین بۆ 3 مانگ 4 مانگ هەموو با بڵێن سەر زەوی هەمووی خۆی گۆشەگیر کرد لە ماڵەوە مایەوە ئەوە جیاوازی هەیە لە ئەو ترسەی کە لە ناخمان تێدە دەرەوە واتە مناڵێک بە مناڵی پەروەردە کراوە لەسەرەوەی کە نەتوانێت ڕێی خۆی دەربڕێ ئەمە جیاوازە لەوەی کە لەگەڵ بابەتی نەخۆشی کۆرۆنا و چۆن بڵێن ترسی لایانی تەندروستی بەڵام لە یەکچوونیەکەیە ئەوش لەوەیە کە ئێمە کاتێک بترسین گۆشەگیرە بین بێگومان لە کاتی کۆرۆناش ئێمە تووشی حاڵەتی گۆشەگیری بووین و ترسمان لە تاکەکانی تر هەبوو و بۆی کە سڵاو نەکەین یەکتر لە بەڵێ کاکسامان لەبین خۆمان دانا کەوابوو ئەمیشە ترسە بەڵێ کاکسامان کاتە بابینە سەر چارەسەریەکان لێرەدا چارەسەریەکان چین کە کەسێک یاخۆت تاکێک دەزانێت کە تووشی ئەم فۆبیای کۆمەڵایەتیە بۆ یاخۆ لەلایەن دەوروبەرەوە هەست بە گرفتەکەیدا دەکەن دەکرێت بتوانێت خۆی لە ناخی خۆیدا یاخود دەرونی خۆیدا چارەسەردا وەربگرێت و خۆی بە دوور بگرێت یاخود ئەبێ سەردانی پزیشک بکات لێرە چارەسەر پزیشکەکان چین ئەوەی ڕاستی بێ ئێمە عادەتەن وەکو توێژەر دوو جۆر چارەسەر خەینە ڕوو کە بریتە لە چارەسەری معریفی و چارەسەری پزیشکی چارەسەری پزیشکەکە ئەولای دکتۆرە و من بەڕاستی نامەوێت قسەی لەسەرکەم هەرچەنە ناوی دەرمانەکانیش زانم بەڵام بە جێبێڵین بۆ دکتۆری پسپۆر لە بوارە بەڵام لایەنە معریفیەکە وەکو پێشتر وتم بەرنامەیەکە پێڵەن CPT ئەمە ئیش لەسەر معریفە و چالاکی و ڕەفتاری ڕۆژانی کەسەکەکە واتە یەکەم ئیش لەسەر بیر و بۆچوونێکە کە ئەم کەسە بۆچی ئەو بیر و بۆچوونەی بۆ دروست بووە دواتریش ئیش لەسەر معریفەتێکەوە چۆن بتوانێت لە ڕێگەی کۆمەڵێک چالاکیەوە دووبارە تێکەڵی کۆمەلگا بێتەوە و ئەو ترسی لا بڕەوێتەوە کە بۆی دروست بووە. بەڵێ ئێوەکو توێژەری کۆمەڵایەتی ئەو کەسانی کە هاتوونەتە لاتان کە لەوانەیە ئەم تووشی فۆبیای کۆمەڵایەتیدا بوو بێت بە گفتوگۆ ئایا تەواتی چارەسەر کراوە ئەگەر چارەسەر نەکرێت ئەو کاتە ئێوە ڕوانی پزیشکی دەکەن دەکرێت تاکەی بە گفتوگۆ تووشی ئەم گرفتادا دوورە پەرێز بێت لێ یاخود بە دوورکەوێتەوە؟ بەڵێ ئێمە لە ئەستای ئەو کاتێک کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆ پەتای کۆرۆنا چەندین کەس لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی پێمەوە کرد کە ترسی هەیە و ترس لە کۆرۆناش ینی ترسێکی گشتی و ترسی لەگەڵ کۆرۆناکەیە بە تێکەڵی ئێمە کۆمەڵی ڕێنمانیمان پێدا تەمان ئەو کەسانە عادەت نیشانیان بەهێز بلەوانی کە تووشی تەنگە نەفەسی تون دەبوون ینی واتە تەنگە نەفەسەکان جەستەیی نەبوو پێڵێن سایکۆسۆماتی واتە دەروون جەستەیی بوو ینی بەهۆی ئەو هەواڵە ناخۆشانی کە ڕۆژانە گوێبیستێ بوو ئەم کەسە فۆبیا و تۆقینی بۆ دروست بوو لە ڕێگەی پێدانی کۆمەڵی زانیاری و کۆمەڵی پرسیار و گۆڕینی بیر و بۆچوونی کەسەکە با بڵێن سوودی وەرگرت
بەڵام کەسی وا هەبوو نەخێر پێویستی بۆ هەبوو سەردانی پزیشکە ڕەوانی پزیشکمان کردووە عینوانی دکتۆری باشمان پێداوە کە بتوانێت شۆڵێن بە دەرمان چارەسەر وەربگرێت. بەڵام خودی باسکردنی دەرمان حەزەکەم ئاماژە بۆ بکەم بەداخەوە کۆمەلگای خۆمان تۆزێک ترسی لەوە هەیە، یعنی ئەگەر ئێستا ئەم هۆشیاریە من بۆیە زۆر باسی پزیشکی ناکەم، ئەم هۆشیاریە باس بکەین زیاتر خەڵکە ترسێنین. لەبەرەوە کەسی وایە ترسیەوەی لە عیادێک دانیشێت کە عیادی دەرونی، یعنی لەگەڵ ڕێزمە شەڵا ئەو سەقافەتە یاخود ئەو هۆشیارە ناو کۆمەلگای خۆمان هەبووە کە زۆر ئاسایە کە چ لە عیادی دکتۆرێکی باتنیە دانیشی هیچ جیاوازینە لەگەڵەوەی کە لە عیادی دکتۆرێکی دەرونیە دانیشی. بەڵام بەداخەوە لای خۆمان هێشتانە ئەو بابەتە نەڕویەوەتەوە، ینی ئەوش بۆ خۆی ترسێکە لە ترسەکان. بۆیە من زۆر جارباسیەوە ناکەم تاکو تاکەکان نەترسن کە ئەم بابەتە ئیلا بە دەرمان چارەسەرەکرێ. نەخێر شتیوانە لەوانەیە بە دووشە بە دیڕێک و چە نەزەری کەسی بەرامبەر بگۆڕیت و چارەسەری بۆ بێ. بەڵێ شتێک زۆر باوە لە نێو حاڵاتیاندا کە باز لەوە دەکەن من ناچام ئەو کارە ئەنجام دەم یاخود سەرکەوتوو بم شکستم هێنا چاوم لێ درا یاخود منداڵەکەم تێکەڵ بە کۆمەڵگا ناکەم تێکەڵ بە بۆ منە خێزانەکانی تر کە خێزانێکی گەورە پێک بهێنرێت تێکەڵیان ناکەم ئەترسم چای لێ بدرێت. ئایا ئەمە ناچێتە قاڵبەوەی ئەم تاکە تووشی فۆبیا بووە یاخود فۆبیای کۆمەڵایەتی هەیە یان چۆن؟ بێگومان ئەویش بە هەمان شێوە ترسێکە لە ترسەکان، بەڵام ئەمە ڕەهەندیە، ینی ڕەهەندێکی دینی هەیە کە ئەو بابەتە چۆن بڵێن ترس کەسێکە ترسیوە هەیە بە چاوە بۆ یا شتێک ئەوەی کە لە ینی تا ڕادێک ڕەهەندێکی دینی هەیە و لە لایەکی تر ڕەهەندێکی خوڕافیشی هەیە کە ئەمە خۆمان بیر و بۆچینێکمان بۆ خۆمان دروست کردووە کە لە ئەساسدا ینی هیچ هینێکی نییە، ینی بنەمایەکی نییە. بەڵام تا کەتوانێت لێرە بڵانسێک ڕابگرێت، چونکە ئێمە کۆمەلگایەکین تیاڵکێشین لە بابەتانە، ینی تیاڵکێشین لە دین، تیاڵکێشین لە کۆمەڵی بابەتی تر کە بۆ نەوەکو خورافیات. ئێمە توانین لێرە بڵانسێک ڕابگرین. ئەگەر ئەم کەسە ترسێکی وای هەیە ئەتوانێت ڕاوێش بە ئایا یاخود لێکدانەوەی بۆکە هەر خۆی ئەتوانێت وەرەقە و قەڵەمێک دانیشێت، ینی ئەو ترسانە بژمێرێت کە لێ ئەترسێ، گریمان لە چاوەزارە ترسێ یان ترسیەوەی هەیە لە دوعا ترسێ، نازانم کۆمەڵێ ترسی تر لەگەڵ نووسینەوەی ئەو ترسانە لەگەڵ ئەوەی کە خۆی بڕئی چیە بەرامبەری ئەمە هەندێک لە فشارەکەی بۆ کەمەکاتەوە و زۆر بایەق بەو بابەتە نادا کە پرسی کۆمەلگاشە بەڕاستی ئەم بابەتە بەڕا، ینی هەر ئەو تاکە نیە. خەڵکانێکی زۆر ترسی لێوانێ کاتێک بابەتێکیانەیە شتێکیانەیە ترسن باسیگەن ئەڵێن با بە چاوە نەبین، کەواتە خودی ئەو کەسە نییە، تەنها وەکو شەپۆلێکی کۆمەڵایەتێنەوە کۆمەلگا بڵاو بۆتەوە. بەڵام من ئەگە وەکو چارەسەرێکی دەرونی بۆ کەسە داینم ئەتوانم بڵێم بۆ وەرەخۆ قەڵەمێک بێنێت خودی ئەو بابەتانی کە لێ ترسێ لەسەر وەرەخۆ قەڵەمێک دایم نات و دوایی وەرەقەکە فڕێ بدات یاخود بیدڕێنێ جۆرێک لە جۆرەکان ئەو فشارەی بۆ کەمە بێتەوە کە بۆی دروست بووە. بەڵێ لە سەرتادا من دەستپێک پرسیاری ئەوم لێ کردی کە سەرتا دەستەواژەی فۆبیای کۆمەڵایەتیمان بۆ ڕوونکەیتەوە پاشانی لەسەر هۆکارەکان و پێکهاتەکانی تر. ئەمێ بزانام لێرەدا ناوەندەکانی خوێندن سەمی خوێندن چۆن ڕۆڵ دەبینێت لە ناساندنی هەندێک گرفتەکانی دەرونی. بەڵام بە کورتی ئەگەر وەڵامان بیتەوە کاکسەمان سوپاس دەکەین. ئەوەی ڕاستی بێ بەڵێ ئەوەی کە تا ئێستا من ئاگدارم بابەتێک و منهەجێکی وانە لە ناو دەستگاکانی خوێندندا کە باسی ئەو بکات چۆن بڵێن تیش بقاتە سەرلانی دەرونی کۆمەڵایەتی تاک، مەگەر کەسێک خۆی بە خۆبەخشانە یاخود دەستگاک یا ڕێکخراوێک هەڵسێ بە سازانی سیمینارێک لەسەر ئەو پرسە کۆمەڵایەتی و دەرونانی کە هەندێکی بەڕێز ئاماژەت پێکرد ئەگینا منهەجێکی وانە کە تاک هۆشیار بکاتەوە لە بری ئەو هەموو زانست و زانیاریانە بە خەڵکە درێ بە مناڵە درێ حەق لە ڕەهەندێکی ترەوە لە گۆشەیەکی ترەوە سەقافەتی دەرونی کۆمەڵایەتی بە خەڵک بدرێت تاکو ئەو کەسە زیاتر متمانی بەخۆی هەبێت و تاکێکی تەندروست و کۆمەڵایەتی لێ دەرچێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاسامان عادەت توێژەری کۆمەڵایەتی، سپاس بۆی کا بەشێکی ڕاستەخۆ لە کلارەوە لەگەڵمان بووی، سپاس بزانین.